کەسانێکی جاش بووە کەسانێکی بە بەرتیل خانە نشین کراوە یعنی امتیازاتی زۆر لە پێشمەکە کۆنانی کە لێرە دەبینی زیاترە ئەوەش ینی چەند ماوەیەکی زۆرەوەسی یەک ساڵە خۆیان لێ بێدەنگ کردووە بە خۆشی بە ئەنواع شێواز بە مەراجعەکردن بە هیچی ناینە سەر خەت ئەوانە ئێمە پرۆژە یاسایەکمان لە پەرلەمان هەیە چەند ساڵێکە ئەو پرۆژە یاسای هەتا ئێستاکە یعنی جوابی نییە هەر پەرلەمان ڕۆژ بە ڕۆژ دەستیمان پێدەکا ڕۆژێک دەڵێ ئەوە کۆ دەبینەوە لەسەر ئەو شەو کە بڕیارماندا بێنە پێش پەرلەمان و گرت بینەوە لە پێش پەرلەمان و ئێرەش چۆل نەکەین ئەوان تازە تەلەفۆنیان کرد بۆمان گوتیان ئێمە 102 ئەندام پەرلەمان لەسەر ئەوەکە ئیمزامان کردو لەسەر پرۆژە یاسایەکە ئێستاش ئێمە داواکاریەکانمان بریتینە لەوانەی کە یەکەم مەسەلەن ئێمە هەتا ئێستا لە شاری هەولێر نەخۆشخانەمان نییە مناڵمان لە زانکۆکان بە پارە دەخوێن موچەمان دەبڕێ وەک ئەوانە تر ئێمە موچەمان نەبووە لە شاخ ئێستا هەندێک موچەمان دەدەنێ ئەویش 18-20 مانگ بڕاوە بۆ یعنی ئەمە بۆ هیمە دەبڕن یعنی ئەمە ئەوەندە زۆر نین بڵێن وەڵی ئێمە 150,000 کەسین 200,000 کەسین موچەکەمان بەڕاستی هەتا بری خراپ دەدرێ زۆر